بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سێزدە ڕۆژ تێپەڕدەبێت بەسەر پەسەندکردنی یاسای قرس لە پەرلەمانی عێراق بەڵام تاوەکوێسە هیچ وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێکەوتن لەبارەی موچە و نەوت سەردانی بەغدادی نەکردووە. سەردانەکردنی حکوومەتی هەرێم بۆ بەغداد هاوکاتە لەوەی کە وابڕیارە لە ماوەیەکی نزیکدا پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق بگاتە پەرلەمانی عێراق و تاوتوێ بکرێت. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی دۆسی موچە لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عێراقیش دەکەین. تفضلوا مكانكم. سیانزە ڕۆژ بەسەر پەسەندکردنی یاسای قەرز لەلایەن پەرلەمانی عێراق تێدەپەڕێت. تا ئێستاش هیچ وەفدێکی هەرێم بۆ پرسی نەوت و موچە نەچووەتە بەغدا. بەردەوامی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی دوای پەسەندکردنی یاسای قەرز چەندین پەرلەمانتار و شارەزای یابووری داوایان لە حکوومەتی هەرێم کرد یاسای قەرز بکاتە دەرفەتێک بۆ باشکردنی دۆخی یابووری و چارەسەرکردنی کێشەی موچە، بەڵام ئەو داواکاریە پشتگوێخرا. بە پێی یاسای قەرز ئەگەر حکوومەتی هەرێم بڕێک نەوت و نیوەی داهاتی فیدراڵی ڕادەستی عێراق بکات بۆ مانگەکانی 10 و 11 و 12 زیاتر لە 2 تریلیۆن دیناری بۆ دێت، بەمەش کێشەی موچەی نامێنێت. وێڕایەوەی موچەخۆران بە کولەمەرگی دەژین کەچی حکوومەتی هەرێم دەڵێت شاندی هەرێم هەر کاتێک بە پێویستی بزانێت ئامادەیە سەردانی بەغدا بکات. هەڵوێستی حکوومەت بۆ سەردانیکردنی بەغدا جێی سەرنجە و هاوڵاتیان دەپرسن لەم دۆخە کارەساتبارەدا حکوومەت سەردانی بەغدا بە پێویست نەزانێت ئەیکەی پێویستە. سەردانی نەکردنی حکوومەتی هەرێم بۆ بەغدا هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی ناردنی پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق بۆ پەرلەمان. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق دەڵێن ئەگەر حکوومەتی هەرێم بەڕادەستکردنی نەوت نیازپاچی خۆی بۆ جێبەجێکردنی یاسای قەرز پیشان نەدا، قورسە بتوانرێت پشکی هەرێم لە بودجەی 2021 جێ بکرێتەوە. لەلایەکی دیکەوە لە سەرپرسی نەوت و موچە سەرۆکی پەرلەمانی عێراق لیژنێکی کاتی بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم پێکهێنا. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق لیژنێکی کاتی لا پەرلەمان بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم پێگێنا بە مەبەستی دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکانی نێوان بەغدا و هەولێر سەبارەت بە بودجە و نەوت. حکوومەتی هەرێم جگەلەوەی لەگەڵ بەغدا ناگاتە ڕێکەوتن لەسەر ئاستی ناوخۆش هەوڵ بۆ چارەسەری کێشەی موچە نادات. حکوومەتی هەرێم بە جۆرێک لە پرسی موچە شکستی هێناوە تا ئێستا لە 2020دا موچەی مانگەکانی 1 و 2 3 و 9 دابش کردووە و موچەی 5 مانگیشی خواردووە. پێشبینیش دەکرێت لەم ساڵدا حکوومەتی هەرێم 1 موچەی دیکە دابش بکات. سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک عەلی زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چییە کە سەرڕێەوەی کە 13 ڕۆژ تێپەڕێوێ بەسەر پەسەندکردنی یاسای قەرز لە پەرلەمانی عێراق کە بەڕێزوتت دەکرێت وەکو دەرفەتێک سەیریکەین تاوکیسەی وەفدێکی هەرێم نەچۆتە بەغداد وە خۆشیان پێشتر وتیان ئامادەین نەوتەکە تەسلیم بکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە یاسای قەرز بەرپرسانی هەرێم لەوە نیگەران بوون کە ئەڵێت ئەگەر نەوت تەسلیم نەکرێت هیچ بڕەپارێک نایە بۆ هەرێم، بەڵام لە تەنیشتەما دوو خاڵی تایە توانی وەکو خاڵی دەرفەت باسیکەی دەرفەتی لێوەربگری ئەوانیشەوەی یەکەم بڕی ئەو نەوتە دیاری نەکراوە کە هەرێمی کوردستان تەسلیم یەکە ماوەتەوە بۆ مفاوەزات لەگەڵ حکوومەتی عێراقی و شەریکەی سۆمۆ کە طبعاً کاڵی شەریکەی سۆمۆ عین دەسڵاتی تەنفیزی و سەرۆکاتی وەزیرانی عێراق و لایەنە دەسڵاتدارەکان ئەگنا شەریکەی سۆمۆ ئەو دەسەڵاتەی نییە، بەڵام ئەوان تەنفیزیەکەن. دووەمیانەوەی ئەو بڕەپارەش دیاری نەکراوە بدرێت هەرێم، کەواتە ئەم دوو خاڵی جەوهەری مفاوەزاتن لەگەڵ هەرێمە، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا بەرپرسانی هەرێم نەچوون و ئەگەر نەشچن تاوەکو ئەم ساتە هیچ شتێکی دقیق نییە. قسە هەیە لێرە و لەوێ کە 12 میلیارد بێت یا 320 میلیارد بێت، بەڵام لە تەنیشت ئەمەوە هەڕەشەیەکیش هەیە لە پەرلەمانی عێراقەوە لەسەر کازمی کە ئەگەر ئەم بڕەپارە بنێرێت بانگێشتی پەرلەمانەکرێت چکە یاسای قەرز لە مادەی حەوتە هاتووە کە هەر بڕەپارەیەک لە دەرەوەی
ئەم یاسایە بنێرێت چکە لە یاساکە ئەڵێ بێت نەوت تەسلیمکەی ئەوە لە بەردەم یاسا بەرپرسە بن. داوەکو ئەم ساتە بەرپرسانی هەرێمی کوردستان نەڕۆشتون بۆ چوونی زاڵ ئەوەیە کە بەرپرسانی هەرێمی کوردستان تاوەکو ئەم ساتە دیار نییە ئامادەن ئایا 250,000 بەرمیل نەوت یا 300,000 یا هەر بڕێک تەسلیم بکەن یانە ئایا ئەتوانن تەسلیمیکەن لەبەرەوەی کۆمەڵێک هەنگاوی تر نراوە یاخود کۆمەڵی هەڵەی تر کراوە ێستا بووە بار بەسەرەوە ئەمانە هەمووی بوون بەهۆی ئەوەی کەەوە بەرپرسانی حکوومەت خەڵکی کوردستان شاهیدن مانگی دە موچەی سێمانجان دوا خستوتیان لەبەرەوەی لە مانگی دەوەی تر هەومانیە موچەیە بدرێت ئەوە گەینە مانگی 12 لە دوای و کاتەوە موچە نەدراوە و ئەم دو خەبەردەوام بەرەوە ڕواکە گرفت و قەیرانەکان زیاتر باشە بەس هۆکاری چێڕەنگە خەڵک بپرسێ ئەی بۆ بەرپرسانی هەرێم بۆنم لە سەراسی سەرۆکی هەرێم دوای پەسکردنی یاساکە کۆنگرایان کردوتیانێ ئامادەین نەوتەکە تەسلیم بکەین ئەی خێرە 13 ڕۆژە هیچ دەنگ و باسێک نییە یانەوە تا بڵێن ڕێک دەکەون ڕێک ناکەون بڵێن ئەمە بۆ بودجەی 2021 عێراقی شەر کاریگەری خراپی نابێ ئەگەر ئێستا دەست پێشقەرێک نەبێ بۆ گفتوگۆ لەو بارەیەوە جاوە بەرپرسانی هەرێم نووسبوویان هەرکەی پێویست بوو وەفدی هەرێم ئامادەیە بچێتە بەخام من نەپرسم هیچ کاتێکەیە لە ئێستا پێویستتر بێت بەڕاستی ئەمە بێ ڕوبەڕووی کاک حەکیم بەرپرسانی حکوومەتی هەرێم بکرێتەوە کە زۆر بێباکانە سەیری ژیانی خەڵکەکەن گەندەڵی قاچاقچێتی نەبوونی داهاتی نەوت داگیرکاری هەموو ئەوەی کە لە هیچ حکومڕانیەکە بوونی نیە ئێستا لە هەرێمی کوردستانە بوونی هەیە لە تەنیشتەمەوە فەلاحە زەرە دەکات مەڵدارە زەرە دەکات ئاژەڵدارە زەرە دەکات خاوەن بازار زەرە دەکات موەزەفە زەرە دەکات ئەوەی ئیش عقاراتەکە زەرە دەکات ئەوەی تاوەکو ئەم ساتە قازانجەکە لە وڵاتە لووتکەی دەسەڵاتن بە گەندەڵی و نادادی و قاچاخی و بردننی داهات و سەروەت و سامانی ئەم وڵاتە بۆیە ئەوەی لای موەزەفێک قەزیەیە کە حیاتی داگیر کردووە ئێستا ناتوانێت کرێ خانوەکەی بدا پێداویست لای ئەمان قەزیە نییە هیچ مشکلێ نییە چونکە نەخۆیان نژمارەی سیارەکانیان کەمی کردووە ڕئسمالەکان و ڕقەمی خان و مڵک و ماڵەکانیان بەردەوام زیاترەکە و سەروەت و سامانی حرامیان بەردەوام زۆرە بێ بۆیە لەم ئازاری بێموچەی و بێنانی و بێژیانی خەڵک تێناگەن بەڵە بۆیە پێ وایە ینی ئەوەندە خۆیان تێرن بۆیە لە ینی هەتا ئێستاش لەو باردۆخی کە بەڕێز دەڵێن موچە خۆران لەو باردۆخی خراپەدەن ئەوان دەڵێن ئێستا بە پێویست نەزانن ئەم کاتێککە دەڵێن کاتێک پێویست بکە و خۆت وتت دەبێت چ کاتێکە بێ لە ئێستا پێویستتر بێت پەیوەندی بۆ ئەوەیە کە خۆیان تێرن و بەڵێ بە دڵنیاییەوە منم ڕۆشت بەڵێ من مەسەن بۆ منم ڕۆ راپۆرتێکی تەفسیلیم بڵاو کردبووەوە کە ئەر لەگەڵ بەرپرسێکیشا گفتوگۆم کردووە یەکێتی بەس لە باشماخ کاکە لە برایم خەلی شوایە لە سمێڵکا شوایە بەس لە باشماخ 45 ملیۆن دۆلار لە مانگێکە واتە 4500 دەفتەر 4500 دەفتەر چی لەکەن واتە هەموو ڕۆژێ 150 دەفتەر بخۆتەوە نابێ باشە کۆمپانیا هەبووە مانگی پێشوو بەس لە برایم خەلی 5 ملیۆن دۆلاری دەستکەوتووە کۆمپانیا لە حاجیۆمەران ملیۆنی دۆلاری دەستکەوتووە کۆمپانیای سکیوریتی هەیە ملیۆنێکی دەستکەوتووە بەس لە ئاڕگۆڕی بانک دۆلار بە دینارە بانکە 8 ملیاری دەسەکەوێت بەس لەوە لە هەموو ئەمانە کۆکەیتەوە زۆرەکە خۆ من بۆ چێ یعنی بۆم دەسەڵاتدارانەی هەرتوو حزبە ئێ باشە ئەو کۆمپانیانەی لە برایم خەلیل و حاجیۆمەران بەسییان زەڕێگا پارە لە خەڵک وەرەگرن هیچیان داهاتی کەمی کرد نەخێر ئەو هەموو کاڵای قاچاخە لە حیوانی قاچاخەوە بزنوش مانگا و چی کە لای شێروان مەزن و لای وەلیدەوە داخڵە بێ هەر بەردەوامە و پارە و ملیۆنە دۆلارەکانی ئەوەی کە لە ئێران و لەکوێوە داخڵە بێ مەسوولەکان خەریکی قاچاخی و گەندەڵی و بردننی داهاتیە وڵاتە و دەستوەرساکردنی زەویەکانیانن ملکو ئەمانە هیچ کێشەیە لە ژیانیانە نییە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ سەرمایەکەیان زیاد دەبێ بۆیە بەڕاستی باکیان بە ژیانی خەڵک نییە باشە بەزوتت ئێستا لە باشماخ مانگانە 45 ملیۆن دۆلار قەبارەی گەندەڵیە ئەی لە کۆی خاڵە سنووریەکان ئێستا بۆ نمونە لە پەروێزخان چەندە مانگانە لە حاجۆمەران لە کۆی خاڵەکانتوانم پێ نازانم وەلی کاکە حەکیم بەڵ هەموویان هەیە لە هەمویان هەیە یانیەوە نییە من ئەو ڕۆژە باسم کردو ێستا زۆرترین حیوانی قاچاخ ئاژەڵی قاچاخ لەم سنوورەوە لە مەرزێک هەیە خوێڕسکا لای شیروان مەزن سەر بە قەزای مێرگەسوور لەگەڵ وەلید و لەگەڵ سحێلا ئەوانە لەوێەوە هەرچی ئاژەڵ و حیوانە دێ بە قاچاخ وای کردووە ئەوەی تووشی طبعا لە ئێرانی شەوە دێت
بە زۆری ئەوەی بەڕ و ماڵات و ئاژەڵەکە تووشی زەرەر بووە. من ئەم ێوارە لەگەڵ کۆمەڵێک جوتیاری این مەردار و ئاژەڵدار و حیوانداری شارە زوورا قسەمە کرد، سوێنیانە خوارد 2 ساڵە خەریکی بەخێوکردنی مانگان لە هەر مانگای 500,000 زەرەرەکە. بۆ لەبەرەوەی بەرپرسەکان تو خواعیب نییە لوتکەی دەسڵات لە وڵاتە قاچاقشێتی بزن و مانگا بکە، یعنی تەماحکە لە جوتیارێ مەردارێ ئاژەڵدارێ کە 5,000 دینار لەوانەیە لە باخەڵیانە بێ 2 ساڵ بەم شاخ و بەم چێوە و بەم دۆڵە خەریکی ئاژەڵداری بێ زەرەرەکە بۆ وڵە ئەم مەسوولە کە خاوەنی 100 ملیۆن دۆلارە ئەبێت چەند ملیۆنێتر بڕاتە سەر سەرمایە حرامەکەی، بەڵام ئەبێت 100 کەس بە جوتیاری و بە ئاژەڵداری تووشی زیان ببن. بەڵێ بە دڵنیاییەوە حەجمی گەندەڵی کۆمپانیاکاری لە سەرجەم خاڵە سنووریەکانە ئەمە بە بەڵگەوە، یعنی من راپۆرتێکی مفەسەڵە من دامەتە سەرۆکایەتی حکوومەت، وەزیری دارایی، جێگری سەرۆکی حکوومەت، هەمووی 170 میلیارد دینار زیاترە. کۆمپانیا هەیە پێتەڵێم لە برایم خەیلی ئەمانی 5 ملیۆن 6 ملیۆن 4 ملیۆن 13 کۆمپانیا پارە لە خەڵک وەرەگرێ. ئەمە جگە لە هێنانی ئەنواع کاڵاکە عینی شت لە حاجۆمەران کۆمپانیا هەیە هیچ ناکە بە ناوی ئەوەی سیانەیە کاتەوە هەر سیارێ 25 زای لێسەر حسێبی کە چەند وەرەگیرێ. دەیان کۆمپانیان بە ئەنواعناوە دروست کردووە، لەم کابینە کۆمپانیەکان زیای کردکەمی نەکرد. کۆمپانیا هەیە لە برایم خەیل حاجۆمەران باشماق بە ناوی تاقیمەوە 1 فیشقە هیچ نییە، هەر سیارێک دێت $10 بێنە، تۆ حسێب کە 10,000 سیارە چەندەکە. بۆیە ئەوەی کە هەیە لە کوردستانە مافیاگەری گەندەڵی قاچاقچێتی داگیرکردنی زەوی مڵک و ماڵی دەوڵەت وە لەلایەن لوتکەی دەسڵاتەوە لە هەردوو لای بەرپرسن. باشە بەس ئەوەی کەوتت ئێستا ئاژەڵدارەکان کە بڵێن زیانیان بەردەکەوێت پێشتر لەم کابینێش بانگەشەوە نەدەکە هەلی کار بێ کوردستانێکی بەهێز بەم شێوەیە بنیادەندرێ خەڵک سەرڕاوێک کە موچەی دەست نەکەوێ اینجا تۆ بازاڕیش بکوژی وێران بکەی خەڵک ینی لەبەرهەمی ناوخۆش لە ناوبەری بەم شێوێ هەلی کاری زۆر لە دەزراوە یاخود بەسێنراوە بڵێن. کاک حەکیم من وەکو سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت قسەی گشتی ناکەم، بڵێن لەم 5 ساڵە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت وتوی ئێمە خۆبژێوی دروستەکەین یان وەکو جێگری سەرۆکی حکوومەت هەلی کارەوە من بە داتا قسەیەکەم. بەیانی با تەلەڤیزیۆنی پەیام بڕۆنە بازەڕی ئاژەڵداران بزانن بەهۆی حیوانی سووری، ئێرانی، تورکی، جۆرجی چیل بەسەر ئەوانە هاتووە کە خەریکی ئاژەڵداری باشە؟ بڕۆنە بازار و لێکۆڵنەوە بکەینەوە ئیمساڵ ترێ کرد زەرەری کرد ئەوەی شووتیەکە بۆی شووتی قاچاق وەزەرەکە تو خواعیم نییە کاهوو بە قاچاق بێنی کاهوش بە قاچاق دێ کۆنتێنەرێ بە 40 وەرەقە وەرە لە لووتکەی دەسەڵاتێ بوو پێ بە میلەتێ بڵێ کاهوو خڕنابیت و کەلەرم بە قاچاق بێنی خۆ حاکم بی قەرار دەرکەی سیارەی مۆدیل 18 بۆی نییە داخل بێ بەڵام لەو لا شەوانە بە بەردەوام هەرچی سەرپێچێ بکەیت و سیارەی قاچاق داخڵکەی یلکە بە قاچاق داخڵکەی هەموو شتێ بە قاچاق داخڵکەی کاک حاکم خۆ کارەکەمە نییە بە پێ هەندێک دراسە و بە دوواداچوون من کردومە ڕێژەی توشبوون بە تلیاک و مادەی هۆشبەر لە ناو گەنجانە لەم 2 ساڵە لە ساسی زیای کردووە هەزاران گەنج مدمین بوون تووشی مادەی هۆشبەر بوون لەم 2 ساڵە باشە لە کووە دێم کاڵانە بە قاچاق من لە خەڵکی کوردستانە پرسم ئەوە کێ توانێ مادەی هۆشبەر بە قاچاق داخڵی وڵاتە بکات لە هەموو خاڵێکی سنووریوە بەمە قسەی قایم قامی قەڵات زیەکە مادەی هۆشبەر بە قاچاقی داخڵە بێ ئەوە کێ توانێ بیکە ئەوە کێ توانێ کاروانی سیارە بە دوای یەکە ڕیسکە 1 نە 2 نە 3 نە 5 نە 10 نە کەس بۆی نوێ بیکاتەوە نە گومر گەدرێ نە پشکنی نەدرێ نە کەس بۆی هەیە بەڕات کاتەوە لە هەموو سەیتەرەکانی ئاسایشی شتێپەڕن ئەڵێنمە باری تەنسیقە لە سنووری سلێمانی 2 گەراجی گەورەی بۆ کراوە یەکیان لە خواری هوڵوبەیە باشە لە بەرامبەر گەراجە موحەدەکە یەکێکی تریشان 300 کیلۆمەتر 300 مەتر عەفو لە دووڕیانەکەی تاسڵ و جۆ دووە بڕۆت سەدان باری قاچاق وەسەوە بۆی بکرێ بە خۆراک قورجی ئەو خەڵکا و بەڵام گرنگەوەی چەند ئەم مەسوولانە مانگ 45 ملیۆن دۆلاری ئەمانگرێ ئەمەی کە هەیە ئێستا شەرمەزاریە لە حکومڕانیە یعنی تۆرە لووتکەی دەسەڵا خەریکی قاچاقچێتی بێ ئەو هێزە ئەمنیانەی کە موچە و پارە و مەعاش لە وڵات وەرەگرن لە بری ئەوەی سەروەت و سامان و معیدە و ژینگە و تەندروستی ئەم خەڵکە پارێزین بوون بە پاسەوانی بەرپرسە قاچاقچیەکان ئەوە کێ ئەتوانێت لە سووریاوە دەیان ئاژەڵی قاچاق بێنێ و کەس بۆی نەیە لە شیروان مەزن و کە مێرگەسوور و نزیک منتیقەی بەرزان و حیوان بێنێ و کەس بۆی نەیە ئەوە کێ ئەتوانێت لە خاڵە سنووریەکانە کۆمپانیا دانێ وەرەقەی سپی بفرۆشێ هەمومانە 5 ملیۆن دۆلاری دەستکەوێ 64 کۆمپانیای سکیوریتی هەیە لە وڵاتە هەموو هی بەرپرس و مناڵە بەرپرسە یەک وڵاتێکی فەقیرە توانێت داینێ هەیە هیچ ناکامانی ملیۆنێ 2 ملیۆن 3 ملیۆن هەموو مایە نزیکەی من بە سەرۆکی حکوومەتم و بە کتاب ناردم ئەڵێم بە یەک قەراری جەنابوو
لە ساڵێکا 160 ملیۆن دلار گەڕێتەوە بۆ وڵاتە تەنیا ئەوە بڕیارماندا پاراستنی کێڵگەنەوتی و غازیەکان لە هێزەکانی کەرتی تایبەتەوە کە ئەو پاسەوانی بەرپرسەکان بپسپێنێ بە هێزەکانی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە بەس بەم قەرارە 160 ملیۆن دلار گەڕێتەوە بۆ نایکەن هەرچی مەسوولە کۆمپانیایان هەیە کۆمپانیای خزمەت گوزاری نەوتی وای کردووە تەنیا لە ساڵی 2019 لە ساسی داهاتی نەوت بۆ کۆمپانیەکان بڕوا بۆ ئەمە بۆ کۆمپانیا ئەجنەبیەکان نییە کۆمپانیا ئەجنەبیەکان بەشێکی زۆری ئەم پارەیە دەنەوە بۆ کۆمپانیا ناوخۆکان بە ناوی ئەوەی خزمەت گوزاریەکەن ئیشێ بای 10,000 دلار بێ بە 50,000 بە 5 قاتێکن ئیشە بای میلیۆنێک بە 5 میلیۆن بۆ ئەوانیەکەن ئەوانیش لە داهاتی نەوتی ئەم وڵاتەیە باتەوە کام کۆمپانیا یەکێتی و پارتی باجی گەورەیە دەن بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە پێشتر بەڕێز دەمێکە خەریکی دۆسی خاڵە سنوورەکانی مەسلەی قاچاقچی و بڵێن قەبارەی گەندەڵی ئەی حکوومەت لە مانگی سێی ئەم ساڵ کە بڵین 6 مانگ زیاتر بڵین 7 مانگی زیاتر بەر لە ئێستا کۆمەڵێک بڕیاری دەرنەکرد بۆ چاکسازی ڕاگرتنی گەندەڵی لە خاڵە سنووریەکان و ئەوانە هیچ جێوەجێ نەکرا؟ بەڵێ من حەزەکەم باسی ئەمە بکەم من کۆمەڵێک راپۆرتی وردم بۆ نووسین لەسەر هەمووی کاکاکی لە 22 سێە 4 بڕیاریان دەرکێ و کاتە من 4 بڕیارە جێبەجێگە 4 بڕیاری زۆر باشن مانگانە نزیکەی 200 میلیۆن دلار گەڕاوە ئێسام کێشەی موچە و زۆر کێشەی لێبڕینی موچە و 28 نەبوو یەکەم قەرار بوو قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان نەیەڵێ ئێستا زۆر زیاتری کردووە باشە زۆر زیاتری کردووە هەرچی قەدەغە بێ ئەمانە بە قاچاقەیەنن هەرچی قەدەغە بێ بە قاچاقێن 5 کۆنتێنەر هین دووگی حیوان قازانجەکەی چەندێکە 15 دەفتەرە دۆلارە لە یەکشەوە باشە 50 کۆنتێنەر هێلکە قازانجەکەی 62 دەفتەرە لە شەوێکە یەکشەو ئەمە ئیتر بڕۆ بۆ سیارە بڕۆ بۆ کاڵاکانی تر هەمووی تا دواتر باشە هەر سیارەیە کە قەدەغەیە و ڕێگە پێدراو نییە بە 50 بۆ دەفتەرێ داخڵەکرێت 50 وەرەقە بۆ دەفتەرێ داخڵەکرێت قاچاقچێتی زیادی کردواتە ئەوە 7 مانگە ئەم حکوومەتە خۆکی یەکێتی پارتی پێکێنەری ئەم حکوومەتان ئەوەشی لە پشت هەموو ئەم کارە نایاساوی ناڕۆیە خۆیانن ڕای ناگرن قەرار بوو کۆمپانیاکان ئەو کۆمپانیانەی کە هەیە لە خاڵە سنووریەکان باسم کرد کە هەیە 5 میلیۆن هەیە 4 میلیۆن هەیە دانیشتووە 3 میلیۆن دلار زۆر قورسە یەکێ مانگی 300 دەفتەری دەستکەوێ یەکێکیش 300,000 200,000 هەیە بە 2 مانگ پێی نەتری باشە قەرار بوو کۆمپانیاکان چاکری ئەویش نەکرا قەرار بوو باج و زەریبە لە شەریکاتی نەوتی و خەدەماتی نەوتی کاڵی خەدەماتی نەوتی مەکرێ محاسب بێ قانونی بێ شەریکەی نەوتی نەقل بێ تا ئەخیر باشە 822 کۆمپانیای نەوتیان باز نادەن جگە لە کۆمپانیا ئەجنەبیەکان پرۆژەکانی وەبەرهێنان بووە بە وەبەرهێنان ئەوەی لە زەویزار وەبەرهێنان ناکرێ هیچی کەمتر نییە لەو گەندەڵی لە نەوت و قاچاقیەکرێ قەرار بوو ئەویش پێ بچنەوە و ئەو زەریبەی وەبەرهێنان شتە نەکرا ئەنتەرنێت بە هەمان شێوە وە تا دواتر ئەکرێ ئێستا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرەکان و گۆڕان و یەکێتی و کۆمەڵیش بپرسن ئاشەم چوار قەرار بۆ جێبەجێ نەکرا ئیرادەیەک نییە باشە بەس ئەمڕۆ دوێنێ سەرۆکی حکوومەت لە کۆنگرەی بڵین ئابووری ژووری بازرگانی ئەمریکا و هەرێمی کوردستان وتی گەندەڵی و ساختەکاریان نەهێشتووە ئەمە قسەی خۆی بووە باجیش بە شێوەیەکی دادپەروەرانە چەسپێنراوە کاکین لە چیان نێڕاوە لە چیان نێڕاوە مەسەلەن لە قاچاقچێتی تر لە قاچاقچێتی گەندەڵی بێمەعناتر هەیە گەندەڵی لەوە ناشرینتر هەیە هێزی ئاسایش حیمای بار هەڵگری قاچاق بکە کاکەمەر پارەکە نییە مە ناشرینە عیبە ئەمە شەرمەزاریە موسسەی دەوڵەت بێ بە پاسەوانی قاچاقچێتی قسانە بۆ یەکێکەکرێ ئەکرێ بۆ یەکێ بکرێ ئاگای لە دۆخی کوردستان نەبێ وەڵام بۆ ئێمەمانان شەوانە خەفەتە خۆین بە دیار ئەم هەموو ئەرقام و دزیەوە مەسئولە ملیۆنێ دۆلاری لە شەوێکا دەست پێ بکەوێ کرێچیەکی داماوی شیر نەبێ شەو بیدا بە مناڵەکەی ئەم قسانە ئەکرێ بۆ یەشێکی تر بکرێ ئەو گەندەڵی لە زەویزارا هەیە لە ئێسادا بای 10 میلیۆن دلار زەوی فرۆشاوە لەمەوە پرۆژەی وەبەرهێنانی های کۆستەوانەی دەوڵەمە ڕاگیراوە بڕۆبزان چەند مۆڵە درراوە بەندێ خەڵک ئێمە باشە زانین هەر لە سنووری سلێمانیان زیاتر 20,000 پارچە زەوی فەرمانبەر هەیە 10 ساڵە ئەمری وزاریەیە بۆ زەوی هەیە 5 ساڵ خزمەتی هەیە سیە زەوی نادرێتەیە بەڵام 20,000 زەوی گەندەڵی
نە ئەمری وزاری هەیە نە بێم وڵات چون زەویان داگیر کردەوە خۆیان ئیفرازیان کردو و ئەیفرۆشن و هەیە 100 قوتعی بەناوە ئەیفرۆشن و مامەڵەی پێوەگەم نەموناوەکان و هەموو شوێنەکانیشم بڵاو کردەوە گەندەڵی باشەی گەندەڵی لە ڕاگیرەوە هەموو کەناڵ و میدیا و بەرپرس و بارەگا و دار و دیوار و بەخشینەوەی پارتی چیە پارە لە چوە دێ ئەم مەسوولانەوە نەخۆشەژی نەم پارانیان لەکوێ بوو کەس بە معاش دەوڵەمەند نابێت کەس گەورەترین موچەهی منە لە وڵاتە باشە 75 ڕۆژە 1 موچەم وەرگرتووە بەچی ینی بەچی بەڵامەوە عەرزی وەرەگرێ مەترمەترێکا و 20 ملیۆن دۆلاری پێکۆکات باشە بەس بۆ پرسی بازەکەش ئێستا وتت 822 کۆمپانیای بڵێن بەس لە بوارینەوە تەکاتەکە ناوخۆین باز نادەن کۆمپانیا حیزبەکانی تریش باز نادەن ئەی هاوڵاتی ئێستا باز لە هاوڵاتی چۆن ماوەی گەڵاکرێ بەڵێ ئەرەوەڵا لە هاوڵاتی وەرەگێ من یەک شتی دووشت باسەکەم وڵا پەیوەندی بە سنووری ئەملاوە هەیە پارتی کەمێ باسی ئەولامان لەوانەیە زیاتر کەویسە وای لێ هاتووە یەکێتی و پارتی منطقیان پێ نییە باسی قاچاقچێتی لە باشماخەکەی ناڵێوان نییە باسی داگێت ناڵێ ئەی بۆ باسی پارتی ناکەی تۆ دزیمەکە کاکە با بڕۆین هەمومان باسی ئەو بکەین جا با بێینەوە بۆ ئەملا گەورەترین کۆمپانیا کە زۆرترین ڕائسمال و قازانجیە بووە نزیکە 600 ملیۆن دۆلار بێ لە ماوەی ساڵی ڕابردووە کۆمپانیای کار بووە گەورەترین حەقلی نەوتی کە لە ساسی و حوتی نەوتی کوردستانە کێڵگەی خورمەڵەیە لە سنووری ئەم لە ئەخۆ دەزانی تەنیا قازانجی کۆمپانیای کار لە بۆری نەوتان نزیکەی 260 ملیۆن دۆلار بووە لە پارساڵە گەورەترین پاڵاوگەی هەریەمی کوردستان کە 100,000 بەرمیل نەوتە پاڵەوێ پاڵاوگەی کارە بە ناقانونی بە نایاسایی کە موساتەحە بوو لە ساڵی 2016 دراپێی زۆر جارەوتێ نەوتی کوردستان بەدەست تورکیاوە کاکە بەدەست کارەوەی بەخوا بۆری نەوت بۆریە بەدەستەوەیە گەورەترین حەقلی نەوت بەدەست ئەوەیە گەورەترین پاڵاوگەش بەدەست ئەوەیە ئەوەی کە لە تورکایە کرێ ئەو بۆری و ئیلتیزاماتی ئەو بۆریە بە تێپەڕبوون بەوێ کە تەنیا لە ساڵی 2019 494 ملیۆن دۆلاری پێدراوە بە کۆمپانیای وزەی تورکی بەڵام بە کار و ڕوس نەفت 644 ملیۆن دۆلار دراوە ئەمە جگەلەوەی معمەلی چیمەنتۆ و محەطاتی کارەوە با بڕۆن بپرسن بزان چەندێ باجی داوە باز نادا 10 ملیۆن دۆلار باجی داوە لە 600 ملیۆنی دەستی کەوتووە 10 ملیۆن دۆلار باجی داوە بڕۆن بپرسن نەخێر باشە کۆمپانیایەکی لێرە کۆمپانیایەکی موبایل هەیە لێرە کارتی 10,000 فرۆشێ بە 12,000 باشە فروقاتی ئەم کارتە لە ماوەی چەند ساڵێکە یەکسانە بێ بە نزیکەی 200 میلیارد دینار باشە ئەمە پێ ئەوترێت ضەریبەی مبیعات باجی فرۆشتن وە چۆن تەکس لە ئەوروپا هەیە کە ئەم زیادەی وەرگرت قەرارە ئەمە بیدا بە دەوڵەت بەپێ ئیتیفاقێ ئەوەی سلێمانیەی دا بە عێراق ئەمیش بیدا بە حکوومەتی هەریەم نزیکەی 200 میلیارد ئەم زیادە ئەڕۆی کارتێکەکری بای 10,000 تیا بەس بە 12,000 بۆی ئەو 2,000 بدا بە دەوڵەت بە قەرارێکی سەرۆکی پێشووی حکوومەت ئەم 200 میلیاری بۆ کرا بە قستی 200 مانگ وەکوام لە هەرمەی دەرەوە لە کاتێکە لە سەراحەتی سەرۆکی حکوومەتان نییە باج لە ساحەتی وەزیران نییە باج بە دەستور سەپاوە کەس بۆی نییە ئەمە بکە بەمانوانوت قەرار بوو دووسێ جاوتیان بەسەر چاوە بۆ وەزیری دارایی سەرۆکی حکوومەت قەرار نایداتەوە قەرار بوو لێ بسێنەوە بە چەند ساڵی کەم کۆتایی پێبێ بۆیە کاتێک کە کۆمپانیا گەورەکانی هەردوو لا باج فەرمو بڕۆ بزانە نۆکان و ئیدارەی گشتی یەکێتی وانە چەندێ باجیانداوە هیچ بەس ئەو فەقیرەی کە هیچ ئیشیشی نییە 3 ساڵە پرۆژێکی وەردەگرتووە ئەبێ باج بدە زۆر باشە بە سەبارەت بە وت کەوتت شتێکی پێوتێ گەورە بازدەران ئەبێ گەورە بازدەران سەرچاوی داهاتی زۆربەی وڵات گەورە بازدەرانە باشە پەیوەست بە گەندەڵی لە بواری زەوی و وەبەرهێنانە بەڕێز دۆزەم لەگەڵ کاکدابانیش ئیشتانە سەر کردبوو داوا دەکەن دانیشتێکی پەرلەمان لەسەر وەبەرهێنان و ئەوانە بکرێ لەوێت چی باسەکە بەڕێز دەڵی هاوشێوەی نەوت گەندەڵی و بڵێن خۆرەخکاری تێدایە بڵێ وەڵا کاکین ئەو گەندەڵیەی لە زەویە هەیە کابرا زەویەکی بە بەلاش پێ درێ مەترمەترەی فرۆشێتەوە یا ئیلتیزاماتەکان جێبەجێ ناکە من یەکشتی زۆر بەسیت لێرە باسکە من بە ڕسمیش نردوم یەکشتی زۆر بەسیت بە قەرارێکی سەرۆکی حکوومەت یا ئەنجومەنی وەبەرهێنان
ئەتوانرێت 300 پرۆژە جێبەجێکرێت لە قوتابخانە لە نەخۆشخانە لە خزمەتگوزاری بەبێەوە 1 دینار کولفەی هەبێ زۆر مهمە نیە مەکتەب دروستەکەین نەخۆشخانە دروستەکەین خەدەماتەکەین پارەش سەرف ناکەین بەڵام بەمەرجێ قەرارێکی ئازایانەیەوێ پرۆژەکانی وەبەرهێنان کە مۆڵەتیان پێدرا ئەبوایە قوتابخانەی تیابێ ئەمێ نەخۆشخانەی تیابێ بەم لە مۆڵەتەکانە هەمووی هەیە و ئەمانەش ڕادەستی حکومەتیکەن بەشی هەرە زۆری نەیکردووە ئەچن زەویەکەیە فرۆشنەوە مەترمەتریەکە نەیکەن قانون بەس ئەم قەرار و قانونە خۆی جێبەجێ بکەن 300 پرۆژە ئەکرێ یەک نمونەی بەسیط جارجارم قسەکردانە سوودی هەیە یەک نمونەی بەسیطت بۆ باسکەم ئێمە من دوێنێ شەو دۆسەیەکمان و ڕوژان مەکتەبی حکومی یەکیش نییە دووە فرۆشاوە بە نزیکەی 5 ملیۆن دۆلارە سارەکەی چۆن لە پرۆژەی وەبەرهێنانە وەبەرهێنەر لەبەرەوەی زەویەکی باشی بە بەلاش پێدراوە خانوش قە دروستەکە و قازانجێکی زۆر زۆرەکە ئەبێ قوتابخانە و نەخۆشخانە و خەدەماتان دروستکە و تەسلیمی حکومەتیکە قوتابخانەکەی دروست کردووە لە بریەوەی تەسلیمی حکومەتیکە یەکیان فرۆشاوە بە 5 ملیۆن دۆلار یەکێکشان لەسەر فرۆشتن باش بوو دوێنێ وەزیری پەروەردە و سەرۆکی دەستەی وەبەرهێنان هاتن و ئەمڕۆ بڕیاری لێکۆڵینەوەیان درا و وعدرا یاساکە چۆنە ئەوە جێبەجێکرێ جا ئەمە بەسەر هەموویان جێبەجێ بکرێ زۆر مهمە هەیە من یەک نمونەی بەسیطت بۆیە ئەوەی لە هەولێر بێزانێ شاری خەونەکان هەیە 1 کیلۆمەتر مربع زۆر کەورەیە پێڵێن ئەرقا کیلۆمەتر في العێراق ڕاقیترین 200 مەتری ناکری بە 30 دەفتەر باشە تا ئێستا لەوانەیە بای 800 ملیۆن دۆلار زیاتری فرۆشتووە هیچ ناکە ها یعنی ئەوە نییە و زەویەکەی وەرگرتووە ئەوە نییە ئیستثماری تیا بکەم مەتریکە و بیفرۆشە نیوە زیاتری ماوە کاکە نیوەی ماوە من پێم وت نزیکەی 42 مەشتێکی وای ماوە باشە زۆری ماوە پێم وتن بابە لە بریەوەی ئەم بیفرۆشێ وەرن خۆتان دیزاینێکی جوانی بکەن بیفرۆشنەوە 800 ملیۆن دۆلارتان بۆ کۆکەینەوە زەوی هەیە لە هەولێر بای چوە من 100 زەوی نایاب دیاریەکەین لە دهۆکەوە بۆ گەرمیان لەبری ئەم و ئەو بیفرۆشن و خۆیانی پێ دەوڵەمەندکەن دڵنیاتەکەمەوە ئەتوانین 8 ملیار بۆ 10 ملیار دۆلاری پێپەیاکەین ینی بە 6 ساڵێکی موچە دەکا تۆ ئەگەر لەگەڵ عێراق شارڕێکەوی بەڵێ ئەگەر لەگەڵ عێراق شارڕێکەوی بەهای ئەم زەویانە زۆر زیاترەکە بەهای ئەم زەویانە زۆر زیاترەکە و ێستا خەریکی قانونی بەجددی من ئیش لەسەر ئەوە یەکەم بەڵام ئایا جێبەجێکرێت چکە تەباحی گەورەیە کاکەیەکی زەویە وەرگێ ئەو نەدەسڵاتیە بێ زەویە وەرگێ بەهاکەی لە سنتەری هەولێر ئابایی 4 ملیار بێ زۆر قورسە ئەوەکەی تر ڕێی پێ بدێ بای 800 ملیۆن دۆلار فرۆشی 800کەی تری بەڵام ێ بجۆهدکەین لە کەلار هەیە لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە لە دهۆکەی ئەمە زەویە نایابەکانن وەبەرهێنان کێشەی زۆری تایە زۆری تایە یعنی خەڵکەیە 2 ساڵە نەک 2 ساڵە ئەبووە لە 2016 شوقەکانی وەرگرتایە توێش تا هەر هەیکە لە ئیستاوا نەبووە کەسیش نییە بچێ بۆ لای کێ هەیە 10 ساڵ لە بیری چووە شوێنەکەی پارەکەشیان تا هەمووی خوراوانە بۆیە وەبەرهێنان جا ئەمە زۆر لە تەفاسیلی ئێمە ئیشی جددیتی یاکەین بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێز بەڕێبینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی
ژیانی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمپانیای ئەتڵەس لاسیل دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە هەفتەیادی دامزرانی سلێمانی لە 18 تا 27 یانزەی 2020 ڕێک دەخا بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوەی نیشتیمانی و عەرەبی و بیانی بەڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت کاک عەلی بینە سەر مەسەلەی موچە لە ئاستی کوردستان ئێستا خەڵک چاوەڕوانێکی زۆری هەیە بۆ دابشکردنی موچەی مانگیدا بە حکومەوەی کە بەڕێستاندامی لیژنەی داراییشن هیچ دەنگ و باسێک سەبارەت بە دابشکردنی موچەی مانگیدەی موچە خۆرار خۆشداگەداری پێشتر 5 موچەشیان هەر نەدا بۆەوەی کە وتیان لەگەڵ عێراق ڕێکی دەکەینەوە بەڵێ وەڵا ئەوەی من ئاگادارم کا حەکیم ئەمان چاوەڕێی پارەی بەخان 320 میلیارە هیوادارم مانگا نەمرێت و دۆ ببڕێت ئەمان چاوەڕێ ئەو 320 ئەو بڕەپارن کە لە عێراقەوە بێت دیارە بەو داهاتەکەمەی کە نەوتەمێنێتەوە نزیکەی 250 بۆ 270 میلیارد دینارە ئەوەی ئەمێنێتەوە بۆ وەزارەتی دارایی لەگەڵ داهاتی ناوخۆ ئەوەی کە لە دوای قاچاقچی و لە دوای خاڵە سنووریەکان و باجی کۆمپانیەکان وانش نزیکەی 120 میلیاری ئەخرێتە سەر موچە واتە تۆ داهاتەکە 390 پارەی هاوپەیمانان 20 ئەمە 410 موچە 900 میلیاری پێویستە باش ینی بەس کاک عەلی قسە لەسەرەوەی کە خۆتان ئاگادارن ئێستا مەگەر لە 6 مانگی ڕابردوودا بۆ نمونە مانگی 6 و 7 و 8 و 9 و 10 ئێستا 11 خەریکە بڵێن بەرەو کۆتایی تەنها 3 موچیان داوە لە مانگی بڵین 7 تا موچەیەکیان داوە لە مانگی 8 موچەیەک لە مانگی 10 موچەیەک ینی هەموو داهاتەکە لە کاتێکە لە بەغداش 640 میلیار هاتووە لە بەغداوە خۆ دەزانینی موچەش دابشکراوە بڵین ئەو لێ بڕینە 730 میلیارە یعنی داهاتێرێن بەشی ئەوەندە کۆنەکراوەتەوە موچەی پێدرێت لەو هەموو مانگە کاک حەکیم وەک خۆی سەیگانی وەک خۆی باسی هەموو دزی و گەندەڵی و ئینەکانی هەمووی وەک خۆی بکەین هەر مانگێک بەخوا 320 میلیارەکە بنێرێ ئەمان توانینیانە موچەیەک بە تایبەتی ئەم دوای بوو بە لێبڕینەوەوانە خۆتەزانی موچەیەک بە لێبڕین و ئەوە بدرێ وە 3 موچەی کابینەی پێشوشیان بۆ مابووەوە چکامان مانگی 7 دەست بەکار بوون دەی 7 بوو موچەی مانگی 3 و 4 و ئاوادرا گرفتەکە ئەمە نییە گرفتەکە ئەوەیە کە تۆ ناکرێت هەموو داهاتی ناوخۆ 120 میلیار بێ بۆ موچە بەڵام حەجمی فەساد و قاچاقچێتی 170 میلیار بیت
ئەمە گرفتەکەیە باڵ ناکرێت لە داهاتی نەوت 470,000 بەرمیلی ڕۆژانە بفرۆشی 270 ملیار دینار ئەمە کێشە ڕسمیەکەی ئەمە کێشە جەوهریەکەیە واتە تۆ ئەبێ لە خاڵە سنووریەکان لە باج لە نەوتە ئیسلاحاتی جددی بکرێت کە تا ئێستا نەکراوە باشە کە تاوەکو ئەم ساتەیە نەکراوە نزیکەی ساڵێک و 4 مانگە بەسەر ئەم کابینا تێپەڕە بێت ئەگەر ناکەی بەغا 300 ملیاری ئەگەر نشینێری خۆمان کووە ئەوەتانەوە بەغا دوای خستووەمانش دوایەخەن 320 ملیارەکە نێرێمان 410 ملیارێتر کۆکەنەوە و مانگە لە 180 بڕن و مانگە لە 120 بڕن و پارەی قاچاقچی و گەندەڵ و مەسوول و تاڵانیەکەش وە خۆی بەردەوامە هی ئەوانە ڕای هیچ مشکلەی نیە هی ئەوان دوا ناکەوێنی پارەی قاچاقچیەکان پارەی بەرپرسەکان ئەوانە هیچی دوا ناکە تەلەڤیزیۆنەکانیان باشە بەس پێشتر بەڕێز دەگەر هەڵ نەبووم باسی کۆی قەبارەی گەندەڵی کردبوو لە کوردستان بە 350 میلیۆن دلار خەمڵان بود یعنی ئێستا بەقەدەر ڕێگەوەیە کە بۆ موچە ئێستا موچە ئەمە لە قوربانجیان کاکە گیان ئەگەر ئەوە نەبوایە سەریکە جا ئەمە قەبارەی گەندەڵی ئەگەر ئەو یاسای چاکسازی کە ئێمە پەسەندمان کرد وە خۆی جێبەجێ بکرا و کاتە خەرجەکە شکەمە بووە باشە ئەو کاتەم دەستماچکردنی نەویست باش من کە ئەمەی وتومەمەنی قسە نییە فڕەندا بێ ئەمە دراسەیەکی سیلاپەڕەیە لە خاڵی سنووری دۆسەی نەوتە ئەڵێم ئەم قرارە بدە لە دۆسەی نەوت ئەوەندەی ئەمێنێتەوە ئەم قرارە بدە لە خاڵە سنووریەکان ئەوەندەی کە ئەمێنێتەوە ئەم ئیجاعاتەتی هەموویم بەداتا و بە تەفاسیل نووسیوە ئەوە نییە وەکو خەڵکیتر لە خۆمەوە وتە بێتم ئەمە نە پێتەڵێم مەسەن بۆ نمونە چۆن پێتەڵێم لە سکیوریتی 160 میلیۆن دلار ئەمێنێتەوە مراجعی کرێی بۆری بکەرەوە لە هەر بەرمیلێن نەوت تێکڕە 7 دلار و نیو ڕۆشتووە ئەمە ئەمێنێتەوە پیاچوونەوە بە خەدەماتی نەوتوانە بکە لە ساڵێکان نزیکەی 500 میلیۆن دلار ئەمێنێتەوە ئەگەر کۆمپانیەکانی خاڵە سنووریەکان کە لە هەر خاڵێکی سنووری بە 11 ڕێگا پارە وەرەگیرێت نزیکەی 27 کۆمپانیای پێم وایە پارە وەرەگرن ئەمە لاگرە ئەمە ئەمێنێتەوە بەڵام تۆ ئەمانە هیچی نەکەیت و بندیوار وەک خۆی بەردەوام بێت و دەیان هەزار کەس بە ناوی پێشمەرگە و کەمەندامی سەنگەر و خانن تا ئەم ساتە بەردەوامن باشە ئەوانەی کە لە لیستی شەیدانان و شەیدین تا ئێستا ئەمان چاکنەکەی بەڵێ بەش ناکە ئەمان شەڵی پارە بەش ناکە چی بکەین بەڵێ چی بکەین تۆ ئەم دزی و گەندەڵی و خاڵ ناسانێ ئەوانە چاکردا بێکمان کێشەی موچە دروست نەیە باشە یعنی ئێستا بۆی ڕوون بێ لای بینەران ئەوەی کە بۆ نمونە حکوومەتێرێ ماگانە دەیدا بە موچە جگە لە بەغداد بەو لێبرینەوە 410 میلیارێکە و حدودێ ینی ڕێک ئەوەندەش بۆ قەبارەی گەندەڵێکە دەڕوایە بەڵێ با من کاکە بەس خۆ چۆنە خۆ تۆ ئەم گەندەڵیە نەیەڵە داهات زیادەکە بەرەبرە مەعاش بدرێ لە کات خۆی خەڵک پارەی ئاوەدا پارەی کارەبادا جوڵەیەکەوێتە بازاڕەوە گەمارک زیادەکە سروشتی داهات وایە کە زیادی کرد بەردەوامە بێ لە زیادکردن لە شوێنێکا ناوەسێ و بەعکسیشەوە کە کەمی کرد بەردەوامە بێ لە کەمکردن چۆن با ئەمە بە نمونەیەکی ڕوون کەمەوە و بە خەڵکی کوردستانیش بڵین لە 2021 چی ڕووەدا چیمان لە پێشە من ئەمەم زۆر زۆردا ببەستم ئەگەر حکومەت یاریەمی کوردستان لەگەڵ عێراق ڕێک نەکەوێ لەگەڵ عێراق ڕێکەوێ واتە 250 200 چەنە بەرمیل نەوتە دەی لە 150 داهاتە فیدراڵەکان کە عیبارەتە لە خاڵە سنووریەکان موچەی خەڵکی کوردستان زەمان بکرێ ئەوجا ئەو قرارانەی بۆ ئیسلاح لە خاڵی سنووری دراوە وەکو خۆی جێبەجێ بکرێ مراجعی خەدەماتی نەوت بکرێتەوە دڵنیا بە کێشەی موچە نابێنێ و خەدەماتەوەش ساڵێکی زۆر خۆش دروستە بێ بەڵام ئەگەر لەگەڵ عێراق ڕێک نەکەوێ ئەوەی من معلوماتم هەیە وە قسە لەگەڵ برادران ئاکەم ئەوان ئەیانەوێ ئەوەی لە یاسای قەرزا هەیە لە ناو بودجەی 2021 جێگیریکەن واتە ئەگەر هەریەم نەوت نەنێردێ پارە نەدەن ئەمان 410 ملیاریان هەیە باشە واتە لە 145 موچیان پێتەرتیبە بێ ئەم 410 کەمە کاتەوە چونکە کە تۆ موچەت نەدا ئۆتۆماتیکی داهاتی ناوخۆش کەمە بێتەوە چۆن ئەگەر موچەتدا داهات زیادەکە خەڵک پارەی ئاوەدا کارەبادا باجەدا ڕسوماتەدا نەشدات خەڵکەوە نادا دڵنیا بە قەیرانێکی زۆر زۆر خراپتر ئەگەر لەگەڵ عێراق ڕێ نەکەوین و ئەم گەندەڵ و قاچاخی خاڵە سنووریەکان بەردەوام بێ دۆسەی نەوت وەم شێوە بێ ئەوە ساڵێکە 5 مانگە یاسای چاکسازی چۆتە پێش نزیکەی 4-5 مانگە چۆتە بواری جێبەجێکردن و پێشتریشیان توانی کاری لەسەرکەن تاوەکو ێستا بەخوا ڕاستە خانەنشینە باڵانە یاسایەکان دیاری کراون یعنی ئەوە حەقە بیڵێ نزیکەی 1200 کەس بەناقانونی خانشین کراون پلەی تایبەت باڵاوە دیاری کراوە بەڵام لیستی شەهیدان وەک خۆیەتی کامە گەورەکەیە
بەدەیان هزار کەس بە پلەی سەربازی خانشین کراون وەک خۆیەتی ئەو هاوڵاتێ مەدەنیانەی بە خانشنی مەدەنی کراون وەک خۆیەتی ئەوانەی لە دەرەوەی ئیستیحقاق وچی هەموو گەورەکان وەک خۆیەتی ئەوەی کە کەمەندامی سەنگەر نێوکراوە بە کەمەندامی سەنگەر تا ئەم ساتە وەک خۆیەتی ئەگەر ئەوانەیان دەست و برد جیا کردایەتەوە کۆنتترۆڵی خاڵە سنووریەکان بکرێ مراجعی خەدەماتی نەوتی بکرێ کاکە من ناڵێم کۆمپانیاکانی پارتی و یەکێتی لە مەرحەلا بەناڕەوا پارەیان بردووە لێ بکورە باجیان لێوەرگرە باش بەستیحقاق خۆیان باجیان لێوەرگرە باش لەم کۆمپانیا گەورانە وەرگیرێت دڵنیا بەتوانێم کێشە بە ئاسایی تێپەڕێ بەڵام لە منە پرسیەم ئیرادەیە بینی تا ئەم ساتە نەخێر نایبینم باشە بەس ئەوەی کە هەر لە یاسای قەرزەکە وەرگرتنەوەی ینی پارە هەبوو لە کۆمپانیەکان کە حکومەت و راپۆرتێکی خۆی بڵاو کردێتەوە قەرزەکانی بە 928 ملیار دینار مەزەندە کرد بوو کە لە موچەی 100 ملیارێکی لە بڵین نزیکی 50-60 ملیارێکی زیاتر لە تاوی موچەی مانگێک هیچ کراوە بۆ گێڕاندنەوەیەوە ینی گەشتوتە حدودی 20 میلیارد 15 میلیاریش لەو وەڵا قەرزەکان 928 میلیارە وەڵا بزانام قەرزەکان بزانام تا ئێستا 2 میلیارە دوونیوە شتێکی وا وەرگیراوەتەوە باشە ئەگەر وا بێ لەوانەیە بە 100 ساڵ تەواو بێ بە 100 ساڵ بە 100 ساڵ بە 100 ساڵ بێت بەڵێ حسێبی بەڵێ باشە بەس سەبارەت بەوەی کە خەڵک هەر دەبێ حکومەت داوا لێی دابنی شێکەوە خۆت وتت هەر ئەگەر پارەکەی بەغداد نێت ئەی لەم ساڵ چەند موچەی تردا بەش دەکرێت یعنی ئەگەر ئەوە گریمان بەغداد نەینارد بۆ نمونە هەر دەبێ ئاوە چاوەڕێکەن موچە خۆران خەڵک هیچ لەو ئەگەر بەغانەی نێرێ بەڵێ ئەگەر بەغانەی نێرێ ئیشەڵای نێرێ ئەمالیاتەوە بێ بڵێن ئیشەڵا پشت بەخوای نێرێ باشە ئەگەر بەغانەی نێرێت لەو پەڕی حاڵتە ئەمانیم ساڵ موچەیەکیان پێدا بەشەکرێت بەم گەندەڵی و بەم فۆرمەی کە ئێستا هەیە وە کاک حەکیم نێش نەشانوە بێمنەتن ها پێیان وایە هیچ ێزێ نییە ناڕازی بێ بەرامبەریان بوەسێ بیدەنیانەی دەن خەڵک ڕازی جا بۆم پارە بن بە خەڵک قاچاقی بکەنی سەمەسە من باسی قاچاقیەکەم من باسی دزی و گەندەڵی و دەخەڵی ئەمانەیەکەم خۆ من چیم دا لەم سەرێشە کاکە من چیم دا لەم دوژمنی ڕۆژێ شەڕ لەگەڵ یەکێکم بۆنی نەوتە ڕۆژێ ناوی قاچاقچی کەشفەکەم ڕۆژێ ڕاکەم بە دوای کۆمپانیای سکیوریتیە ڕۆژێ ئەوە کەچی ئەوەی 200,000 درێتێ بە گەندەڵی هاتێ پەلاماری ئەمەدا ئەوان پێیان وایە خەڵک بەمە رازیە پێیان وایە ئەوەی ئەمانەیکەن بۆ ئەم میلەتە زۆرە ئەوان وا بیرەکەنەوە پێیان وایە خەڵکەمە قبوڵەکە و حیزبەکان هەمویان قبوڵیەکەن بدونی سسنا چه قسەیەکە چیەکە کوا باش ئەوەی لە حکومەتە چەوەی لە حکومەت ئەگەر حکومەتێک بۆ نمرم بارودۆخە موچەی پێنەدرێ خزمەت گوزاری نەبێ کار نەبێ بوون و نەبوونی وەکو یەک نییە پێویست ناکە هەڵبۆشێت و یاخود چارەسەرێکی بکرێ بە بۆچوونی بەڵێ کاکی هەڵ ناوەشێتەوە ئێسم حکومەتە بدە بەدەست هەرکیەوە هێزی ئەمنی بەدەست ئەوانەیە کاکە نزیکەی 600,000 کەس بە خانە نشتن و بە تەبیعی چەک بەس چەکدار موچیان لێوەرەگرێ هەڵ ناوەشێتەوە بە چێڵەوەشێتەوە بیدەنە دەست تۆشەوە هێزی ئەمنی بەدەست خۆیەوە بێ و چەکدار بەدەست خۆیەوە بێ و قاچاقی پێ بکە و هەڵکوتێتە سەر خەڵک و ئەمەوە بکاتەوە چی پێکرێ ینی چی هەڵی وەشێنێتەوە بە چی هەڵوەشێتەوە خۆ مواقعەکەیە واتە زەمینەمان ئامادە نەکردووە بەدیلمان ئامادە نەکردووە باشە ینی هەر چاوەڕێ هەر گەندەڵی بەردەوام بێت تو هیچ نەکرێ وەڵی من چاوەڕێ نیم ئەگەر کاک حەکیمەوە نییە چاوەڕێبی ئەبێ خەڵک ئامادەکەی من پێتەڵێم سەقافەتی خەڵک ئامادە نەبووە ئێستا یەکێتی و پارتی قسە بکە لە زۆرنەی خەڵک لەگەڵمانە ئەڵێ لە 145 خەڵکە چێ بۆ دەنگدان خەڵکەر باوەڕی بە انتخابات نیە ئەنیەمەی قوبوڵ ئەگەر وانە چێ لە انتخاباتە سزاماندا ئەوەش چێ دەنگ بە ئێمەدا زۆر بێمنێت خۆیانتە لە پەرلەمانی شویانوتووە ئەبێ ئێمە بەم نەمەتەی کە هەیە بەردەوام بین وشیارەکی گەورە دروستکەین و من باوەڕم بە جەبهەیەکی بەهێز هەیە دروستکە بەخۆیەکی 4 کورسی بێرێوێکی حەوت بێرێوێکی 6 بێرێ هیچ لە مەوزوع ناگۆڕێ باش جەبهەیەکی بەهێز دروستکە کەی زانی ساختەکاریکردن نەتیجە قبول نەکەن هەمووتان پێکەوە و اعتیسامی مەدەنی بکەین خەباتی مەدەنی بگرینە بەر لە نەتیجە ئەم زەختە شتێک هەیە لە 2011 زەخت هەبوو کاریگەری زۆر بوو ها یعنی زۆرە ترسان قەراراتیاندا کە ئێستا زەخت نییە پێڵەی قاچاقچی بێمنەتە پێڵەی پارەی وڵاتە بێ بەڵێ بێمنەتە ئەم زەختە زۆر گرنگە دروستکرا باشە بەس وەکو خۆت ئێستش لەگەڵەوە دای بەڵێن ئێستا لەگەڵەوە دای کە بزوتنەوەی گۆڕان چیتر لەم حکومەتەدا نەمێنێ هیچ خاڵێکی ڕێکەوتنەکە جێبەجێ کراوە تا بمێنێتەوە لەم حکومەتەکە قاچاقچی تیا بەردەوام بێ بڵێن موچە نەدرێ
بەڵێ طبعا من هەشت مانگە بێ ئەمە ڕەمە پێشتری شوتومە وابزەم لەم بەرنامەی تۆشا وتومە من دژی ئیتیفاق نیم لەگەڵ هیچ لایەنێکی سیاسیە بەڵام هەرکەی زانیت بەرامبەرەکەت ئیتیفاقەکە جێبەجێ ناکە احترامی ئیمزاکەی خۆی ناگرێت ئەبێت تۆ احترامی ئیمزای خۆ بکری ئەمە مێژووە سیاست بۆ 1-2 ساڵ ناکرێت خزمەتی میلەت بۆ 1-2 ساڵ ناکرێت باشە من هیچ ناچار نیم اتفاق لەگەڵ یەکێکا بکەم هەر کێ بێ هەرچی بێ اتفاقی جێبەجێ نەکرد من هەردوای بکەوم من هەرگیز بەشێنیم لەم حکومەتە هەرگیز قبوڵم نییە بەشێنیم لەوە ئەوان بڕۆن دزی و قاچاقی و گەندەڵیکەن من لە دوایانەوە سەیریان کەم من بۆ دروست بووم بەرامبەریان بوەسم نەک لە دوایانەوە سەیری کەم بەڵێ من لە ناو گۆڕاناوتومە لێرە شەوە دەڵێم ئێمە اتفاقێکمان کرد بۆ چاکسازی شمادێکی جێبەجێکرا جێبەجێ ناکەن ئایا ئەوان جێبەجێ ناکەن ئەبێ منیش هەر بە دوایانەوە ڕاکەم ئەی کەواتە ئەهمیەتی ئیتیفاق و دانووسان و ئەو کارنامە چی بوو من پرت بە هەمویانم وتووە ئەو قاچاقچێتی لە ئێسا هەبووە لە هیچ زەمانیەکانە بووە کەواتە من بۆ قبوڵی کەم بە دوای قاچاقچی بکەم ئەو 10 ملیۆن دۆلاری هەبێت و دەیان کەناڵدانێ و کەناڵی تریشدانێ و ڕۆژنامە نووس بە پارەی خەیاڵی بکردن و ئەوە بکەن و ئەوە منیش پارەی تەلەڤیزیۆنەکەم من پێم بڵێن شەریکی ئەم حکومەتەی باشە من هەرگیز بەشێنیم لەم حکومەتە من چیم دەسەکەوێ ئەوان 64 کۆمپانیای سکیوریتیان هەبێ و مەڵتی ملیۆنێر بن و منیش بە دوایان ناڕاکەم من چیم دەسەکەوێ لەوەی ئەوان لە کاهوو کەلەرم و قەرنابیتەوە تا سیارە بە قاچاق داخلیکەن منیش بڵێم وڵات چەند پۆستێک بەبێ دەست پێوە بکرم نەخێر من هەڵوێستی من لای خەڵکی کوردستان ڕوونە لە چەند مانگی پێشووتری شەو لە ئێساش ڕوونە بە هیچ شێوەیە من بەشێنیم و تا ئەو کاتەشی کە لە ژیانە بم پشتیوان بەخوای گەورە ئیمان و باوەڕی خۆم بە هەموو سەرۆتی حرامەکێتی پارتی ناگۆڕمەوە لە هەرکوێ گەندەڵی و زوڵم و فەساد دەبێ ئەوەی پێمەکرێ ئەوەی پێمەکرێ ڕەنگە زۆر خەڵک پێم بڵێ جامە چێم قسانە تۆی کە ئیکاکە خۆ من هێزی چەکدارم نییە بچم حدودی تورکیا و سووریا و ئێران و ومەتین کەم ئەوەم لەسەر پێیان بڵێم زاڵمن فاسدن گەندەڵن بیان دەمە دادگار ڕێوشێنی پەرلەمانیان لەسەر باشە بەس وەکو هیچ فشارێکی کرد لەسەر سەرکردایەتی حیزبەکەت بۆی لە حکوومەت بکشێنەوە کە بەڕێز دەڵێ هیچ سوودمانی چکە خەڵکیشەیە ڕەنگە بڵێ تۆمەت بەتان بکابەوەی کە کۆمپانیاکان خاڵە سنووریەکان من ئەو کاتێک کە ئەندامی جواد بوو من وەڵا گۆڕان باخۆیسە من بەرپرسایەتیم نییە لە گۆڕانە ئەندام پەرلەمانێکم یعنی بەرپرسایەتی حیزبیم نیە ئەندامی جوات و سەرکردایەتی و خانەنی کە لە جواتا بووم هەموو ئەمانەی لەم بەرداما هەیە لە کۆبوونەوە باسم کردووە هەموو ئەندامانی جوات شایەتن بە راپۆرتیش نووسیمەوە خوێندومە تۆ راپۆرتەکانیش ماون بەڵام هەندێک برادری ئێمە پێیان وایە هەرچۆن بێت لە حکومەتەکە بمێنیتەوە کەمێک چاکسازی بکەی باشترە لەوە هیچ ناکرێت لە دەرەوە ئەمەش ڕێیەکە بەڵام ڕێی من وایە پێم وایە لە دەرەوە فشار و کەمپینێکی گەورەکەن بۆ ئیسلاح شتوان کاریگەریمان زیاتر بێت بەڵێ چۆن ینی فشاری جەماوەری زۆر بە کورتی کاتمنەوە ئەگەر شتێکیش ماوێ بۆ خەڵک سپاس دەکەم فشاری جەماوەری بوو کاکە لە 2011 فشار هەبووینە بۆمان ناچار بوون هەندێک قەراردەن مەسەن سە فشارێکی جەماوەریە بێ بۆ ناتوان ڕێگە لەم قاچاقێ بگرێن فشاری جەماوەریە بێ و زەختکەین ناتوانین مراجعەم خەدەماتی نەوتانەوە بکەین بەڵام هەر عەلی قسە نەکا هەردوو کەس قسە نەکەن ئەمێ بەڕێی عامی حیزبەکان ئەمە بێ بە پەیامی حیزبەکان ئەمە حیزبەکان بانگوازی اعتصامی مەدەنی بکەن لەسەر ئەمە من لە تۆ پرسم هیچ مزاهرەم ناوێ من تەنیا لە 100 خەڵکی کوردستان مەوێ لە 100 کە 50,000 با بەیانی لەسەر جادە دانیشێ دژی ئەمانە لە 100 بزانە گۆڕانکاری دروستە بێن بەڵام تەنیا بە بۆڵە لەسەر تەلەڤیزیۆنە بەڵێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامی لیژنەی داراییش زۆر سپاسی بەڕێستان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ